ڕق مەگەر شەیدای وەتەم بم ئەی ڕقی بینا بەکار سەیری ئەم شاخ و چیا و ئاو و هەوای کوێستانەکە بە ناوی خوای جوانی و ئەبین گرمترین سڵاوەکان ئێمە لە ڕۆژێکی جوانی هاوینیدا پێشکەش بە ئێوە بینەرانی خۆشەویست و ئازیز لە هەر شوێنێکەوە کە لەگەڵمانن هیوادارم لەش ساغ و سلامەت و لێو بە بزە بن ئینشەڵا باڵقەیەکی تر لە زنجیرە بەرنامەی کانگای ژیان لە خزمەتێوە خۆشەویستان و ئازیزان داین دەڵێن ساڵی باش بە بەهارەکەی ڕادیارە بێگومان هەر شوێنێکی تایبەت و خۆشیش بە سەرەتاکەی ڕادیارە ئەو دار و درەخت و سەبزایە جوانە کە دەیبینن سەرەتای دەستپێکی ئاوایی ماسوەیە هەڵکەوتوو لە 32 کیلومتری شاری نەغەدا سەر بە بەشی ناوەندی ئێرە ئاخرین دێهاتی بەشی ناوەندی شاری نەغەدەیە کە لە بینی شارەکانی پیرانشار و مەهاباد و نەغەدا هەڵکەوتووە لەگەڵمان هاوڕێ بن ئەوە ئێوە و ئەوەش ئاوایی ماست. بەرامەی نانی تەندورێ لە کۆڵانێک و گەڕەکێگە و بەرتر داهات هاتین لێرە دادەخانم دانیش بوو بە ئیشتیان نانی دەکرد دادەجەماندوو نەبێەوە بیشەڵڵا بە قوربان باشش کوورە الحەمدلای بە کەیفی قوربان مەرحەمەتت زیاد بێت تو چۆنی باشی قوربان بە باشین گۆمیش باشم نێو چێ دادەجە مەحسووم دادە مەحسوومی محەممەد پور تەمەەن چەندە دادەجە وڵات چمەتە دە پەنجای ماشەڵڵا یاخدا تەمەەن درێژ و لەش ساخ وەروا لێو بە بزەبی ئیشەڵڵا دادە لێرە خەریکی ناکردنێ بوو بەڵام بە تاقەتە نەدانیش بوو دادە بوو بە تەنیایی وڵی ئەویت بووکەکەمەوە خەریکی وڵاتی و جاڕووی و بیلامانەوە وڵات خاروباری نێوژووری باری ژووری ئیدی دەوا دیارە بووکەکەشە زۆر خۆش دەوێندێ زەحمەت نادێ وڵی خۆشم دەوێ بە خڵای خدا لێکوونەکە کوڕەکەم خۆش دەوێ بۆی بوو کەشم خۆش دەوێ لە ساسەری لە ساسەری کوڕەکەیە بوو کەشم خۆش دەوێ خدا لێکوونەکە یاڕەبی دادا دەیجاندەی باشە بووکەکە خەریکی کاروباریە دڵ نابیێنی نێو نانکردن دەستە خوشکەکانت کوان ماڵ نەشێ دەستە خوشکی ژەگە کارت هەبن خۆت لێ نادەن الحان ڕۆژان دووسەیەک داهاتن باجە فاتم و باجامین و خات فاتمێ دیکانە ئەوڕۆ هیچیان دیار ئای باجە فاتم و باجامین هیچیان دیار نینە ئەوڕۆ ئەوەنی دەڵام وەرە نەگە نانی دەکەین نەخێر وەڵا هیچیان جوابم نادەنەوە ئەتۆش بۆ نانکردنە یاری دەیوان دەدەی ئەو یانە نانی ناکەن نانی ناکەم پاس ئارە تۆ بە ئیشتیان نانی نانی دەکەم کوڕەکە دەڵەدا ئەگە نانی شاری دەکڕینەوە دەم پێ ناخۆشە عەدەڵی سوڵە دەکەین بۆ خۆشم هەر ناکردم پێ خۆشە جارێ تا دەتوانمە قالبوو ساغ بە ئیشەڵا دادەیجان پس لێرە نان دەکردنانەوە خاین لێنە خەڵک ناین دەکرێ بەڵام ئەنگۆ بە ئیشتیان نانی دەکەین کەم دەکەن ئەوی دیش دەکڕە زۆریان دەکڕن زۆریان بیلامانێ دەکەن ئاوە ئەحانەنگۆ چەند وەخت دادە ناین دەکەن بەخڵای زاری وادستانان بە 15 شەو بە 17 شەو ئەلحان برشوی دێنێ درەنگ زوو دەکەم 10 شەو دەکەم هەفتێک دەکەم ئاوە بەدەست پێم نیشان دەبزانمە زاری چەندە نانی دەکەم ئەوەندە نان ئەوەندەی هەڵدەستنم دەست و چاو خۆش بێ ڕەبی ماشەڵڵا دادە نانەکەشی هێندە جوانە بە قەولی کابرا دەڵێن نانەکە هەموو گوڵگوڵە شانسی میوانانە ئەو ڕۆوات جوانە لە خودای بە زیادە دەسڕەنجی خۆتە دادەیجان دەست و چاوت خۆش بێ ئاردەکەی کوێ دادا ئاردەکەشمان ئیش مەهاباتەیە پیاوێک 20 ساڵە بۆمان دێنی هەر لەوی دەگۆڕمەوە گەنمەکەی دەدەینی هاوینان و حتا ساڵێکی دیجێ خوێنان ئاردمان بۆ دێنی ئای دەست و چاو خۆش بێ پاسەر وەک قەدیم بە قەولی کابرا دەڵ هەر بەگەلم و بە و کە معاملە دەکەن قەدیم چاڵمان ڕۆ دەکرد حاج گەنمەکەی دەدەینێ وەک چاڵە بێم نەتین لە ناکردن هەن ئەوە ڕۆژە 5 تا 6 تای بۆ هێناوە قالبوو ساغ بێ عەرەبی ئەرە دادە دڵم وە چ دڵی تارێ دایدیسێ هەر گرمەی ماتۆڕێ ماتۆر مۆدی خۆیەتی تەندورەکەتان پس بە ئاوردووی داناخەن بە ماتۆڕ و بە نەفتی کەنجێوە وەڵڵا 3 ساڵ 4 ساڵ ئاوای دەکەمێ دادا بە قەولی کابرا دەڵە نانی وێ خۆشترە یا نانی ئاوردوشتی وڵی بە نەزەری خۆم ئەمن بڕێک لەبەر ئەو فڕەفڕەی ماتۆڕم پێ ناخۆشە بە ئاوردوو دەنانانی وە یەکەوە جوانە
بۆیە نانەکە جوان دێتە دەرێ ئیاورەکەیەتی یەک دەست دەیبرژێ مەسەن ئاوری ئاوردوو دەگوژێتەوە مەسەلەن خەفە دەبێت تەندورەکەی بێ پشت دەبێت ئەوە یەکەوا دایستێ حتا خلاص دەبم بێمنێت ئەریە والله زۆر باشە لێرە ڕفێدەکەی دادەشم کەدی پشتی بەسەلێ چاکرابوودادە و بۆچی ئەم نەوەندە دیمەر بە تەختەی چا دەکرێت بەسەلێ بیلامانێ سوکترە بۆ بە تەندورۆدانێ و لێکردنەوەی نانەکەی خۆشترە سوکت خۆش دەسترا بەڵە پێوە دەدرێ و لێ دەبێتەوە خۆشترن بە مۆتی ژنی ئەلحان دەڵەن ئەوە جوانترە ئەریە والله سوکتر لەبەر دەستان زووتر دێت و دەچێت ئەرێوەڵە سوکە بۆ دەستی بۆ پێوەدانێ بۆ لە هەڵگرت نییە بابە حیسان سەد نانی دەکەم جاری وا دوو سەد نانی دەکەم ئەوە هێندە قوش بەدەستە نییە قورس بێ کوا دەتوانێت عیسانیان دەبیێنی بی سێبەری دارەقەیسی و پشت سەریشمان خانوبەرەیەکی کۆنی ئاوایی و وێڕاوەی دەنگی جریوە جریوی چۆلەکان دیمەنێکی یەکجار جوان و دڕفێنی لێرە بۆ مەساس کردووە لە خزمەت یەکێک لە گەنجانی خۆشەویستی ئاوایی ماسوێداین سڵاتان لێ بە کاکەی جان زۆر بەخێر بێن سەرچاوم بەخێراتتان دەکەم لەوەی کە زەحمەتان چێشاوە ئاواییمەتان بەسەر کردوێتەوە ڕێزن زۆر سپاس کاکەی جان خۆتان دەناسێنن نێوم سلێمانی قازیە کاکە سلێمان جان تەمەن و چەندە تەمەنم 34 ساڵە تەمەن درێژ و لە ساغ بن ئینشەڵا بەلەدی ماسوێن کاکە بەڵە وەلیدی ماسوێنە خەریک بە چ کارێکن کاکە سلێمان وەڵی کاری ئازاد و کشاوەرزی دەکەین و بە زۆربەی لێرە خەڵکێرە ئاژەڵداری و کشاوەرزیە ئەمە شەرۆک و هەموو خەڵکی دەی لەو قاعدەی مستەسانینە و خەریکی کاری کشاوەرزی و ئاژەڵداری ئەوەینە لە ساغ بن ئینشەڵا فەرموتان لە پەناوەیدا کاری ئازادیش دەکردرێ کاری ئازاد وەکو چی کاکە بەچێوە خەریک کرد کاری ئازاد وەکەوەی کە ئێستاکانە ئەمە لە نێودێژدا خەریکی کاری ئاژغاڵخرکردنەوەی دێهاتیدا ئەوەش جێگای ڕزلە لە شوڕای محتەرەم و دیهیاری محتەرەم کە ئەو کاران کردو بۆ پاکوخاوانی دیەکەی چاو خۆش بە یارەبی کاکە جان لە ساغ بن ئینشەڵا ماندوو نەبنەوە کاکەندێک بۆمان باسی کاروباری وەرزێری بکەن لێرە بزانی باغ و باغاتەکە چ دارێکی لێیە زەوی و دەغڵودانەکەی چییە وەڵی بە زۆربەی خەڵک لێرەکانە لە حەز زەمینی کشاوەرزیەوە گەنم و جۆ و نیسکوونۆکی دەکا بە حکومیەوەی کە ئێرە زەمینی بەراوی کەمە زۆربەی خەڵکیش ئەوانەی کە دەبەر ئاوێدانە و ئاویان هەیە پتر لە داری سێ و ئیسفادە دەکەن وەکو ئاڵوباڵ و وەکو جێلاس وەکو ئەو جورشتانە بەرهەمەکەی باشە بەرهەمێکی باشی الحەمدولیلارە وڵا زۆربەی خەڵکی ئیسفادێکی باشی لێ دەکا و ئیوا شار بۆ خۆی ئیسفادی لێ دەکات دەبینی کەمتارێکی هەیە و ئەرێوەڵا شکر بۆ خدای ئینشەڵا کار پڕخێر و بەرەکەت من یاڕەبی ماشەڵا ناوچەیەکی چۆستانی و خۆشەوێ ڕاوێکە وەرزی هاوینە الحەمدلای لێرە گەرمایەکی وای هەست پێ ناکەین وڵا الحەمدولیلای دێوەش بەشیمەیە و لێرە زندگی دەکەین و ماسۆش بە حکمی چۆستانی بوونی ئەرێوەڵا خۆشە نسبەت بە هاوینەکانی ئێرە خۆشترە لە ناوچە شاخاوی بوونەوەکەی و وەگە خوارێ بڵێ دەشتایە و ئەوە نییە لەخڵای بە زیاد بێارە بخدا لەتان تێک نەدای ئینشەڵا کاکە سلێمان یەکێک لەو خۆشەویست و ئازیزانەیە یەکێک لەو گەنجانەیە کە ڕۆڵێکی تایبەتی لە بەڕێوەبردنی جێژنی سەری ساڵی تازەوە تا جێژنی نەورۆزدا هەیە کاکە سلێمان جان بۆمان باس بکەم بزانین لێرە چۆن بەرنامە ڕێزێ دەکەن چۆن گەڵاڵەدا دەڕێژن بۆ بەڕێوەبردنی جێژن و ڕێوڕسمی سەری تاڵی تازە و چ کارێک دەکەن ئێستاکانە لە سەری ساڵی تازە بۆ جێژنی نەورۆز خۆشببختانە جوانەکان لێرە ئەو جێژنان بە جێژنێکی گەورە دەزانن و چاچی پێزوازی لێ دەکەن ئەمنی شەرۆک و وەزیفەیەک پێم خۆشە هەموو ساڵە دەگەڵ جوانەکان ئەو کاری بەڕێوە دەبین هەفتەیەک دە ڕۆژ زووتر بە دانانی بەرنمەیەک بۆ کۆسە سازکردن و چۆن بگەڕین و چۆن کار هەیە بکەین فیلمێکی چکۆلە ساز دەکەین هەر لەبارەی نەورۆزدا
و جوانەکان زۆر چاک پێشوازی دەکەن و هەر لێرەش داوا لە خەڵکی دەکەم چاتر پێشوازی ئەو شتەی بکەن. بڵێن بە چەشنی زیندویە بە شێوەی شانۆ بەڕێوە دەچێت. شێوەیەکی شانۆ بەڕێوەی دەبین بۆی کە شتەکە زیاتر خۆش بێ کە بەرگوزار دەکرێت. خەڵکیش خۆشبەختانە زۆر چاک پێشوازی لەو شتەی دەکا و بەدەلیلەوەی کە ئەو ڕۆکانە ینی بەداخەوە بڵم چۆن خەڵکیش ئەو شتەی نازانێت کە ئەو شتە فەرهەنگی مەیە نەریتێکە بۆمە بۆیە داوا دەکەم کە باشتر پێشوازی لەو شتەی بکەن و بۆی کە ئەو شتە هەرچی باشتر بەڕێوە بچێ و دیارەکە ئامانج ڕاگررتنی ئەو دابوونەریتە جوانەیە بە تایبەت لە ناو منتەقەی کوردەباریدا. کاکە سلەیمانجیان بە ورتری بۆمان باسکەن فەرمووتان شانۆیەک لێرە بەڕێوە دەچێت بە چێژنی ڕاستەوخۆ پێشکەشی خەڵک دەکرێت بە ورتری بۆمان باسکەم زانینە و شانۆیە چۆنە؟ زۆربەی شانۆکان لە سەر ئەو وانەکەەوە بەڕێ دەچن کە دەبینی ئەمە دوو کۆسان ساز دەکەین یەشان بوو کە یەشان زاوایە و دەشانۆکەشدا دەبینی زۆر جاران کە ئەمە ئەو شانۆیەمان بازی کردووە کۆسا دەچێتە داخوازی بووکیە و زۆر جاران کە نایدەنێ هەڵدەستی ڕەگەڵی دەکەوێت یا کە ڕەگەڵی دەکەوێت مەسڵەت دەکرێت بە هێلکە و بە پوڵ کە ئەو شانۆیە بەرگوزار دەکرێت و دەڵە کاکە ئەدی ئەمە ئەو پوڵ و ماڵی کۆسەی لە شوێ پەیداکەینی بووکیە لە کێ خوداکان لە دێنە سەر ئەو جێگای کە بەڵێ کۆسە دەبی دەستەیەکی پەیداکە و لە نێو دێ بگەڕێ و پوڵی هێلکەی خڕکاتەوە و پوڵی مەسڵەتی بووکیە پەیداکە. زۆربەی ساڵەکان هەر لەسەر ئەو شوێنەوە ئەمە ئەو ماڵ و پوڵی کۆسەما پەیدا کردو و الحەمدوللا خەڵکی زۆر ساشی پێشوازی لێ کردوونەوەی وادارم چاتریش چون بەڕاستی ئەوە لە بیر نەچێت چاکە ئەوە نەریتێکە ساڵ بە ساڵ ئیشەڵا بتوانین بە شێوەیەکی باشتر و جوانتر ئەو شتەی ئیجرا بکەین ئینشەڵا. کاکەجان پەستاقمێک وەکو کێخدا و ڕیسپی وە قەولی کابرا دەڵە گەورە لەگەڵ بووک و زاوای کەمان کۆسەیە بەنێو ئاواییدا دەگەڕێن. بەڵێ مەسڵەتی بۆ دەکەن و پۆڵی بۆ خڕ دەکەنەوە و زۆربەی ساڵانیش داوەتمان کردو لە هونەرمەندانی بەڕێز وەکو نایە وەکو دەهۆڵ و ئەوەی بە دەهۆڵ و زۆرنای ئەو کارەمان بووکما بۆ کۆسە جۆستۆتەوە و هەتا ئێوارێنەوە شوان لێرە کاری خۆمان کردووە بە سلامەتیەوە. دەسا خۆش بە عەرەبی کاکە سلەیمانجان. کاکە سلەیمان جاری واگە کۆسە دەچێتە بەردەرکی ماڵان خانەخێ داوای شتێکی لێ دەکات دەکرێت بە ورتری بۆمان باسی وێ بکەن؟ زۆربەی خەڵک کە دەچینە بەردەرکیان داوای هەڵپەڕینێکی زۆرتر لە کۆسە و بووکی دەکەن کە زۆرتر هەڵپەڕ خەڵکی کە دەچێت هەر ماڵێکیش پیا و ڕیشبێکە و یا دایکی ئەو ماڵی یا جوانەکانی ماڵەکەی دەگەڵان هەڵدەپەڕن. زۆربەی جا ساڵان کە ئەمەوەمان کتۆ کۆسە خەنجەرێکی دە بەر پشتیدا خەڵکە داوای دەکەدا کۆسەی بووژەدا بوو مل دەبم لێک یەکتر دەگوژن یا یەکتر لە باوەش دەگرن ئەوان زۆر خەڵک داوای ئەو جوورە شتانەمان زیاتر لێ دەکا. زۆر جوان و بەجێیە. ئامانجیش فقط دڵشادی و پێکەنین و بزەکەوتنە سەر لێوە. بەڵێ ئامانج فقط ئەوەیە بۆ دەخۆشی خەڵکی و ڕاگررتنی ئەو نەریتە ڕاگررتنی ئەو ڕۆژە خۆشە و ئەو خۆشی کۆسەی و ئەو بە قەولی کوردواری و هەڵبەزین و دابەزینەی کۆسەی ئەو بەزم و ڕەزمە نیشاندانی ئەوەیە کە بەڕاستی خەڵک ئەو وەکو ئەوەی کە کۆسە دەچێتە مەسڵەتی و ئەو دەگەڕێ و بۆ ماڵ و بۆ پوڵ و بۆ مەسڵەتێکی کە بەخۆشی ئەنجام دەدرێەوە تەنزێکە نیشان ئەو بدرێت کە بەڕاستی خەڵک بەرەو پێشوازێکی باش لەو ڕۆژە بکە و بەرەو تەبایەشی زۆرتر و بەرەو ژیانیشی خۆشتر و باشتر خەڵکی ڕاشێشێ بۆ ئەوە نیشان دەدا کە لە ژیانی ئاوای نشینیدا بە تایبەت ئەگە کەسێک کێشە گرفتێکی بۆ پێش بێ خەڵک هەموو بەهانایەوە دەچن وە کاکە باسی کرد کۆسە لێرەدا ژن هەڵدەگرێت بۆ مەسڵەتکردن تاک بە تاکی ماڵەکانی ئاوایی یارمەتی دەدەن لە پێناوەشدا بە پێی ئەوەی کە وەرزی بەهار وەرزی نۆبوونەوە وەرزی تازەبوونەوەیە دانانی ماڵێک لەلایەن کۆسەوە پێکێنانی ژیانێک هێمایەکە لە تازەبوونەوە. دەسوچاو خۆش بە کاکە سلەیمانجان.
بقربان ممنون کالبوو ساغ بێ محمد سياد بممنون نیو چێ دادەجێن والله نيو فاطمة دادە فاتمە خۆشەویست و ئازیزدا دەخەریکی چن والله فرشان دشوين کالبوو ساغ بێ ئیشەڵڵا دادە چۆنە وەرزەی داهاتشۆن والله جادلين باولات خاوين بيو جا بۆ ڕازوسەتی هاوینە کابرا نەورۆزێک بێ یا بەهۆڵی پاییزی وڵاتی هەڵدەگرێتەوە خيمة معمولة نودمانة ولات خاندك بۆ چێ و دەمانە الله يوردو دبرو بايزو جيجني قرباني ديو ودلين باولات كما خاوين بيا لە کاروباری مەزرا بوونەتەوە اري والله شكر توابين لبيا ڕەبی قالبوو ساغ بێ ئیشەڵا کاروباری مەزرایان کردو خوشکەکانمان ڕەبی دەسوسایان خۆش بێ حانج دەڵێن بابێن بەنێ و ماڵەکەی ڕابگەین دادە چینگۆیە والله براجن ما دا لێکوونەکە عرەبی براژن و خوشکەمێر لە پەنا یەک لە سەربانی خەریکی فەڕوشنێن دادەبوو لە سەربانە دەشۆن غير لحسارة ناتوين جوابيانين الله خين او هل يردان شون اللي رشلان دخين لە خدای بە زیاد بەشیلانگاویانە ناوە لەو سەربانەی ماشەڵڵا فشاریاوەیە دادە ساڵان لە چۆتان دەشو دەدەم کە ئاوشتی لو لە کێشی نەبوو لە نێو ئاوایدا والله إذا تشين لقراغ دي لتومي دماشتن العاني توما كنا يديوال ليرة للسرباين دان شوين فەرشتن لێرە خۆشرەیە لەسەر تۆمی نو والله ليرة لي بسلام في مان دا ذكر زور مان دي دبوين ئەتەوە دەم خۆش بوو گەڕاکێک دەستە خوشک لێک کۆ دەبوونەوە ئەو هەموو فەرش و دادەم و فەرشانەش نەبوو لە تەموچێتێک بوو بەڕێک بوو هەموو دەتان بەر لەوێ دەتاشوت آخر ورا ترشي لانجا او دمر بسلام في مان دا ذكر زور مان دي دبون ڕەبی قالبوو ساغ بێ ئیشەڵا دادە چۆنە ناندم بە قالی شووی والله إذا بخو مان دستين ظلمان نايدي بخو مان دان شوين بڵاو کارێ بخۆم دەیکەم قالی شووی نایکە نو والله يجواني الناشوا وبخو مان دستين سي توارك دي خرطة بينوا دان شوين ئەها جارێ هەر براژنت لە کنە و وەکی دیکە دەستە خوشکیش لێتان کۆ دەبن وي واندي لخوارين دنا يديشين نو والله يديش مان دا قلن پس لێرە هەرەوە جوواوکاری هەرماوە دەستە خوشکەکان لێک کۆ دەبنەوە چەندانە لە نێو ماڵ خەریکی تۆستەکەنکردنوشتین چەندانە لێرە فاششتەکەی دەشن هەر قالبوو ساغ بێ ئیشەڵا دادی جان دەست و چاو خۆش بێ. مرحمة سياد بممنوني توم لە خزمەتدا ڕابی خۆشەویست و ئازیز داینێکێ لە بەتەمەنترین دایکانی ئاوایی ماسوێ سڵاتان لێ بەدایە گیان سەرچاوم بەخێری باشیش کوور سڵامەتی ئەلحەمدولای ستاوت کە خدای مێنت بەنسیب کە مەخسوودت حاصل بێ مەرحەمەت زیاد بە مەمنونم دا ڕابی گیان تەمەنت چەندە بێ وڵی تەمەنم شەست هەفتا ساڵە ینی نەنووسراوە بەڵام من بە فکری خۆم دەڵم ئەوەندە دەبم هەر تەمەند درێژ و لە ساغ بیا ڕەبی وەلەدی ئاوای ماسوێدا هەروەلەدی ماسوێم هەر لێرەش و زەماوەند کردووە هەر لێرەشم زەماوەند کردووە ئۆر باشە پیرۆز بێ ڕەبی دایجان بۆمان باس بکە شە هەفتا ساڵە تەمەن ڕابواردووە و تایەرە هاتووی بۆمان باس کە بزانین دەورانی کچێنێت ئەو دەم کاروباری ژن و کچەکان لە ئاواییدا چ بوو وڵی ئەوی مەڕدار بوو وە دوای مەڕووماڵی دەکەوت ئەوی مەڕداریش نەبوو و دوای کار و کاسپێ و فەحلەیەک شتێکی دەکەوت دا ئەمە مەڕدار بووین ماڵە بابیشم ئێرەش لەوەتی ئەگەر سینی خۆمە دیر دێوەک ئەو کچەی بوومە هەر لە هەوار و بانان بوومە هەر لە کوێستانان بووم ئەوە 4 ساڵە ناتوانم تااقەتم نێماوە ناچم هەر لە هەواری بوومە لەگەڵ مەڕووماڵی هاتوومە و چوومە دەیدا ڕابیجان بۆمان بڕێک باسی ژیانی هەواری بکە بزانین لەوێستان دەکرد خۆشترە لە ئاوەدا نێو دێی بۆ خۆشترەدا وڵای زۆر خۆشترە فێنکترە خۆشترە فەڕاحە حسان کوشادا ئەڵحانەکانە لێرەژەوە دەژوورێدا وەڵی وەکە هەواری نییە لەگەڵ دایکی ئەوەی لە هەواری بووین لەگەڵ دایکی کاکی دێهە ئەرێ وەڵا چینگۆ بوو وەڵا هەر جیرانە خزمەوە دەستە خوشک بوو ئەرێ وەڵا جیرانی دا دەچوونە هەواری چۆ وەڵا دەچوونە نێو مەنگوڕان چوونەتە کانێ هەسانە چوونەتە دارەیشتێ چوونەتە کانێ مام هەیبەی لە نێو مەنگوڕان ئەلێرەش هەر لە دۆڵ مەیدانێ لە گڵە زەردان و لەوانە بووینە داجاوە چەند وەخت لەوێ دەمانەوە وەڵا دوو مانگ دەوێت دەبینەوە دەوڵەت دەی فەرموو چنەوە
کەنجە دەڕۆیشتن کەنجە دەهاتنەوە آخرمانجی بەهارێ دەڕۆیشتین بەڵێ دوومانگان لەوێ دەبووین دەهاتینەوە. بەڵێ دا ڕابیجان بڕێک بۆمان باس بکەم زین بە پێوەی کە بە هەر حاڵەوەی خانوو بەرەو شت نەبوویدی لەوێ چۆن دەگرسانەوە کارەکانتان چۆن دەکرد خێوەتن پێبوو چادرێن پێبوو چادرن هەڵدەدا بۆ فێنکە خێوەتن هەڵدەدا بۆ بارانە وشتی هەرتێک لامان پێبوون. چادرەکە و لە چی ساز دەکرد خێوەتەکەتان لە چی ساز دەکرد؟ خێوەتەکە ئەوە ساز دەکرا خێوەت دەنکڕی لە عێراقی ڕابۆن دەهاتن دەنکڕین چادریش لە مووی بزنانن ساز دەکرد بۆ خۆمان سازمان دەکرد. زادایەجان ئەوە لەوێ مەسەلەن پەرژی نوشت و لێ دەدا جێگاکەتان دابەش دەکرد ناچیغن پێیانمە دووقەت چیغن ڕادەخست تێوەردەگرت و دادەنیشتی زیندەجی وێ خۆشتر بوو لە ئێرە. ینی چادر و خێوەتەکەتان کە هەڵدابا هەر یەکسەرە دەبوویت یەکسەرە بوو خێوەتەکە بەڵا چادرەکە چیغن تێوەردەگرت. بۆچی چیختان تێوەردەگرت؟ بۆچی چیختان تێوەردەگرت؟ ئەدی ئەوەڵەبی چۆن دەحاوێیەوە لە سەحرایە دەوریتان دادەپۆشی کە بە خەولی کابرادەڵ ئەو وەک نێوماڵی لێدەهات دەوروبەرەکە شیشتە وسای لوشتی لێدە خۆش و چاک بوو. لەمان دادەپۆشی دەورەکەم دەگرت و دەرکەی هەبوو وەدی چیغن دەگرتنەوە و لێ دادەنیشتین. ئەوە چەند ماڵ پێکەوە دەڕۆیشتن؟ وەڵی وا بوو 5 ماڵ بووی وا بوو 3 ماڵ بووی وا بوو 4 ماڵ بوو دەڕۆیشتن هەموو هەر لە کنێک دەبوو خەڵکی ئەو دێ هەموو لە کنێک دەبوو بەڵام ئەوای مەڕەکەن پێکەوە دەبوو و دوای مەڕەکەی دەکەوتی. زادایەجان بۆمان باسکەم بزانین چۆنە ڕسق و ڕۆزیە لەوێ ساز دەکرد لە کوێتان ڕادەگرت؟ وەڵا لەوێ زۆر خۆشترە لێرە ئەوێ فێنکترە ئەوێ چاترە ڕسقی وێ خۆشتر ڕەحەمەل دێ مەڕن دەدۆشی و پەنیر چەند سەر و مار هەبوودا؟ وەڵا زوو زۆرن هەبوو بەڵا نەگە گوێ بوونەوە ئەو چەلەکانە وەڵا زوو 200 سەر 300 سەر ئەوە بەڵا نەگە گوێ بوونەوە ئەو چەلەکانە هەرکەس مەڕەکەی ماڵە خۆی دەدۆشیدا لەوێ هەرکەس مەڕی خۆی دەدۆشی دیدا ئەو شیرە و دەکرد بەچی؟ پەنیر بە مەشکا لەمان ژاند دۆمان دەکوڵاندەوە بە کەشێک کە شیرێژەکەمان دەکرد دە کەشک ئەوان لێ دەکرد ئەوان ڕەحەمەل دەهێنا. داجا لە چۆتان ڕادەگرتن لێ بە تایبەت پەنیروشتەکە کە دەبێت بیاخنیەوە دەناردەوە دێی دەناخنێوە دەمان ناردەوە دێی لەوێ کوونە پێستوشتی لێ نەبوو لێ ڕابگرن قەدیمە کوونە پێز لە دێبۆکری هەبوو دان بردێ بەڵا الحان لێ نییە ئەو دەم دەتان بردەوێن ئەرە وڵا دەمان بردەوێ. دایەجان نان و چێشت و شت سان ساز دەکرد زمانی زوو بە تایبەت لە هەواری لە هەواری وەڵی لە هەواری ئیوا بوو دەستی دەڕۆی زۆری شتی چاک دەخواردی هیواش بوو دەستی نەدەڕۆی شتی خراپی وەکو چی دایەجان وەکو پێشۆر با هێلکێک بە هەلی ماوێک بە ئەوی دەستیشی دەڕۆی هەڵاشتی چاچی دەخوارد شتی چاک وەکو چی؟ ئەرێ وەڵڵا وەکو چی شتی چاک وەکو چی؟ چاک وەک برنج بێ وەک گۆشت بێ وەک خۆراکی چاکی دی. دا ڕابیجیان دەڵەمەرە زمانی زوو خواردنەکان لە هاوی نوزستان و واندا فەرقی دەکرد وا هەبوو مەسەڵەن بڵێن زستانە و سەرمایە ئەوە فڵان خواردنەی ساز دەکەین تایبەتی وەرزەیە وەڵا ساز دەکرا وەک چی؟ شتی شیرنیان زۆر ساز دەکرد شتی شیرن وەکو چی دا ڕابی؟ گودۆشاوی ئەدی برینج ئەدی گۆشت ئەوە ناساز دەکرا هەلی ماوش چوو ساز دەکرد چون بە قەولی کابرادەڵ چێشتێکەر خۆشە گەرما و گەرم بی خۆی بۆ وەرزستانە پێما بە زۆر بەتام بوو ئەوێشم ساز دەکرد ئەڵا دایم زۆر بەیانان بۆی لێ دەنین تاریفکردنی ناوێ بەیانان جادی وا دەبوو بۆی لێ دەنین دیارە ئەو زەمانە زۆر پێخۆش بە زۆریشان تام لەو ناوین چێشتە کردەوە بۆیە وای ئێستادا عرابی بزەی دێتە خۆمان بوو ئەو خۆشتر بوو ڕۆنی ئەوە ڕۆنی ئەمیرکە نییە ڕۆنی خۆمان تامی خۆشترە تامی چێشتەکەشی خۆشترە ئەلا نان و چێشتوشی بە ڕۆنی خۆمان ساز دەکەندا بە ڕۆنە خۆماڵی ئیوا ساز دەکەم ئیوا دەڵا هەر پێم خۆشنێ بۆنم بۆ دێ ئەخەکرم هەڵای هەچی پێ بڵم پێ کافر دەبن ئەو ڕۆنە زۆر ساغ و سلامەت بوو شکری خدا بۆیە دا گەورەکان و بابە گەورەکانمانەلان ماشەڵاوە ساغ و بە قەولی کابرا دەڵە سەرحاڵن زۆرن ئەو دەخوارە ڕۆنی کوردین هەبوو دایە دڵم هاوینان لە هەواری مەڕوشتیان دەبڕێوە ئەرێ وەڵا لە هەواریشن بڕیوەتەوە لێرەشن بڕیوەتەوە بەڕ کاوڕن بڕیونەوە ئەلحان کاوڕانیش لێرە دەبڕنەوە چونجی ناخرمانجی بەهارێ دەچن کاوڕانیشە لێرە دەبڕنەوە داجا و خوری شتتان دەکرد بەچی
وڵای دەنکردەتەون ئەلحانەکانە کەستەون و مەبنی ناکە جاتستان لێ دەکرد سەرەتا دەبوو بیشوێنیدی دەنشت و دەنڕست و ڕەنگن دەکرد و دەنکردەتەون بە چیتان ڕەنگ دەکرد بدەن ناردن مەهاباتێ ڕەنگڕێزی لێە وەک ئەو فەرشە چۆن کراوە ئاوا دەنکردێ داوا هەبوو بۆ خۆتان بە شتێکی لێرە ڕەنگی بکەن جەلیوا مەسەن بە تۆڵکی جۆز و شتیر شتیان ڕەنگ دەکرد ئەوە بۆ شتیا دەگەل لێ بێ بە تۆلکە جوێزی بۆ خۆت ڕەنجی دەکەی بە قوڕە ڕەشێ ئەوە ئەو ڕەشە دەبە ماشەرەکەن دەقوڕە دەنان ڕەش دەبوون وەکەوەی جادا ئەوە دەبوو قوڕێکی تایبەت با یا هەر قوڕێک با دەبوو وەڵڵاهی قوڕی تایبەتی هەیە لەکوێتان دێناوە قوڕە تایبەتی دەبان جێەکەی بووم ئەو مێرگانە هەیەە دایجان زۆر تەمن کردو بە خۆتان ئەرێ بەخڵای زۆریشن کردووە زادا ئەوە فەشە تەواو دەبووستان لێ دەکرد بە خۆتان و ڕادەخست ئەرێ وڵای بخۆن ڕادەخست و چەلی وا دەبوو دایان فرۆشت و دەیجگە لە تەونی چی دیکەتان لێ ساز دەکرد لەو خوری شتەی بەڕەندە ساز دەکرد ئەو دەمی تەلیژ نەبوون جەواڵن ساز دەکردن ئەلحانەوە تەلیش سەرنە کەس ئەکاری بەوانە نییە دایجانە و جلو بەرگوشتێکە قەدیم لە بە قەولی کابرادا لە مووی بزنی یا لە خوریشتی سازان دەکردن گۆش ساز و دەکرد زلوبەرجی چۆن گۆرەوێک بات دەستەوانەیەک گۆرەوی وەڵا شەوێتانی بە شێوە گۆرەویان تێدەبەژەنی لەگەڵ چێدایە لەگەڵ دووسێ کچ نەبوون لەگەڵ کچەکان یا دەستە خوشکشتەکەش لە دەوروبەرتان کۆ دەبوونەوەی هەبوون نەخش و نیگارەی جوانی شواتمان لەسەر دەدا ئەرێ وڵای نەخشیش چێ فێر ببووندایە خۆن فێر ببوون کچێدا ئەو دەمی هەموو کەس دەی کرد ئەلحانیش وەڵایە کەس سەری خۆی لێ نایشوێنێ ئەلحان وڵادا سوودەیەشکر ئەو بە قەولی کابرا دەڵە هەر چاویان دەکردەوەی دی وردە شتەکەی فێر دەبوون و هەرکێک بڕە گێشتبانە هەموو کارەکان دەزانون دەزانی داڕابی جان هەر دەست و چاو خۆش بێ عەرەبی زۆر دڵشاد بووین کە لە خزمەت جەنابتان دابووین ئەمرەکەم زۆر بەخێرێن پێو لەسەر چاوم بە قوربانی چاوت بم سلامت بیا خوددادای جان زەلیل نەبی ئیشەڵڵا هەر لە هەوڵی ئاوایی باغێکی لێبوو کە هاتیە ناو باغەکەی و دیتمان زۆربەی دارەکانی ئێرە دارەجۆزن کە دیارە دارەجۆزهایەکی زۆر بە تەمەنیشن ئێستا لە خزمەت دەهیاری خۆشەویستی ئاوایی کاکەواحیدی خۆشەویست و ئازیزداین دەمان هەوێ باسێک لە وەزئی ئێستای ئاوایی و مێژووی ئەو ئاوەدانیە بکەین سڵاوتان لێ بە کاکەواحید جان چاوەکان بەخێرن دادەجان زۆر بەخێرن سلامت بیاخدا کاکەواحید جان زیاتر خۆتان دەناسێنن ئەمن واحیداف دهیاری ماسۆ دە خزمەتان دەما تەمەن و چەندە و ماوەی چەند ساڵە دەهیاری ئاوایین کاکە تەمەنم 40 ساڵە و تقریبن لە 85ەوە مدەتێکی دێیانم 2 ساڵی تقریبن دەناوی دیکەم و دەهیاری ماسۆم بخۆم بوومە بەڵێ هەربژین و سەرکەوتوو بن ئینشەڵڵا کاکە جان خالبوو ساغ بێ یا ڕەبی پس 11 ساڵە دێهیاری بۆ دانراوە و تقریبان جەنابتان ماوەی 9 ساڵ وەکو دێهیار خزمەت و بۆ ئاوەدانیە کردووە لە سو ساغ بێ ئینشەڵڵا کاکەواحید جان ئێستا بۆمان باس بکەن بزانین ئاوایی ماسوێ لە چۆ هەڵکەوتووە ئاوایی ماسۆ سەر بە شارستانی نەغەدا نەمابینی تقریبان بڵین 3 شاری نەغەدە و مەهابات و پیران شار لە 32 کیلومتری نەغەدا سەر بە بەخشی مرکزی دەهێستانی بەگەمقەڵا هەڵکەوتووە چەند بنەماڵەیە کاکە 120 بنەماڵەیە ئەگەر بە پێی خانەوار حیساب بکەین 175 خانەوارە ڕادەی دانیشتوانی چەند کەسە 786 نەفەر دانیشتوی بڵێ ڕادەی خوێندەواری چەند دەرسەد دەبێ بە پێی ئەو لێکۆڵنێکە ئەمە هەمانە بە خۆمان کردومانەوە ئامارێکی دەستمانە تقریبان 75% خوێندەواری هەیە ماسۆ تا چ قۆناغێک درێژە بە خوێندنیان داوە بە تایبەت لاوەکان و مناڵەکان تا قۆناغی
ئەندازیار وەک بڵم بەرپرس لە ئیدارەکاندا هەمانە کەس کە ساعتی هەڵکەوتو هەیە ئوستای دانیشگایە یا مەسەرەن دکتۆرامان هەتا هەیە چەند نەفەرێک دکتۆرای معدنمان هەیە دکتۆرای مدیریتی بەرقمان هەیە ئەلحەمدولیلا زۆردەی دڵخۆشیە ئینشەڵا کە هەر سەرکەوتو بەردەوام بنیارەبی لە ناو ئاوایی قوتابخانە تاپۆلی چەند هەیە کاکە واحید تاپۆلی نۆهممان هەیە هەم ابتداییمان هەیە هەم ڕاهنماییمان بەکولدا هەیە دەمەسود 2 ساڵ ڕاهنماییمان وەدەست بۆ درێژەدان بە خوێندن مناڵەکان دەست نەچووە زۆرتر دەچین چون بە خۆمان سەر بە شارستانی نەغەدەن زۆرتر دەچین نەغەدەی ئەوانەی کە مەسەرەن بتوان معدلێکی چاک بێنەوە دەتوان لە دانیشتەرەکان یا لە جگای شۆک مەهاباتێ دیدان بە تحسیب بن لە نەغەدەشە تا شەبان ڕوزیمان هەیە بۆ ماسوو کاکە واحید بنەماڵەکان ڕێگری منداڵەکان نابن بۆی کە درێژە بە دەرس خوێندن بدەن بە تایبەت بۆ کچەکان سەردەمێک ئەو شتە هەبوو ما الحەمدولیلا 1-2 ساڵێکە ئەو شتە معزەلەش هەل بۆ چونکە دەمی بە پێی ئەوەی کە مەدرسەی ڕاهنماییمان نەبوو دەتوانین تا سەرەتایەکەی بخێن لە دیەکەی دوایویش کەس نەیدوانین ئەو خەرجیان بۆ دابینکە یا ئەو فکرە نەگەشت بۆ ئەندازە کە بڵێ ئەو کسانەش نابی بۆ کوڕەکان لە خوێندن بمێنەوە جابۆی الحەمدولیلا هەنەکانە شکور ئەو معزەلە تا حدێک هەل بووە شکر بۆ خوددا بە پێیەوەی کە پۆلەکان لە ئاوای چوونە سەرێ بە قەولی کابرا دەڵە منداڵەکە گە تا ڕادەیەکیش پێگەیشتی دی بنەماڵەکەش دڵی نایە دەفەی بیجێڕێتەوە لە دەرس خوێندن هەر سەرکەوتوو بن ئینشەڵا کاکە جان بۆمان باسێک لە خزمەتگوزاریەکانی ئاوایی ماسوێ بکەم بزانێرە چه ئیمکاناتێکی هەیە خزمەت گوزارە سەرەتایەکان کە هەنا سەرەتایین هەر ئەمە دەبی وایە ئەوڕۆکانە بەراورد بکەین وەک ئاو برق تەلەفۆن ئەمە لە نظر بێهداشتەوە بێهداشتمان دەستدانە مەدرسەی ڕاهنماییمان هەیە بە پێوەی کە لە 85 دیهیاری دانراوە الحەمدولیلا خزمەت گوزارەکان زیاتر بوونە بەو پرۆژە و بەرنامەکەی بۆمان داڕشراوە چکار هەیە وەکو چگەڵا لە پرۆژەیەکتان تا ئێستا بەڕێوە بردووە ئیجرای تەرحی هادیمان کردووە دیوار ساحلیمان لێداوە پردمان بەدەست خۆمان ساز کردووە خزمەت گوزاریمان بە مەدرسەی تعدی ئیمکان کردووە لە مزگەوتدا و کارانەمان کردووە لە موچە مەزراکان بۆ ڕێگاوبانەکان مەیدانی فوتبال بۆ جوانەکان تا ڕادێکە ئەوەندەی توانی بماندە اختیارماندا هەبێ و دێش دەبێت بەڕاستی دەستخۆشی لە نمایندەی محتەرەمی شارستانەکەمان بکەین فەرمانداری محتەرەم یا مەسەن ئای بەخشدار کە بەڕاستی 4 ساڵێکە چاکە ناوەرداوەتەوە بە دیەکەیمە تا حدی ئیمکان کە لە دەستیان هاتووە ینی لە خزمەت گوزارەکان بۆمان بەجێگەیاندووە کامە لەو کەم و کۆرانە تا حدێک بینە سەرتر بەڵام ئەوە کارێکی کاتیە و ئێستا سەبارەت بە بیرۆکە و چۆنێتی دانانی ئەو شوێنە لە زمان کاکەواحیدەوە زیاتر دەبیستین فەرموو کاکەجان لە ساڵی 93ەوە من بە پێوەی کە زانیمان لێرە مەڕووماڵات زۆر هەیە الحەمدولیلا ڕزقڕۆزەکەش زۆرە هەم بۆی کە دەرامەدێک بێ بۆ مەردارەکان ئێرە هەم بۆ خۆشمان بتوانین چەند نەفرێک هەر بۆ خۆمان دەدەیەکی خۆماندا و کاری بکەین هەستین بیرۆکە و پرۆژەیەکمان هێنا دەستی متالعە پرسمان لە چەند جگا و کارگایان کرد دۆستانیش قەتەن هەمکاریان کردین لە شارستانی هەم لە جاری کشاوەزی لە ئیدارەی عەشایر ئەوانی دارانی کە سەر ببێنە ئەمە هەستین ئەو تەرهەمان تەرهی تۆجیماندا لە ساڵی 93 مزەیزمان بۆ وەرگرت کوتمان بەوەی کە بتوانین ینی داهاتی ئەو خەڵکەی تەزمین بکرێت ئەو شیرێکە دەستیاندا نەمێنێتەوە خدای نەخواستە مازەرێک بۆ دیەکەنە بێت چەند نەفەرێکی بتوانین دەوەیدا نانێکی لە دەست ئێمە و ئەمەش بتوانین لە دەستی و جەماعەتی بخۆین ئەو کارگایەماندانە ئەو کارگایش بڵین بە مەساحەتێکی تقریبان 75 میتێک فعلەن موقەتیە بۆەوەی کە بتوانین لە دەرەوە جێمان بۆ ساز کردو ئینشەڵا بۆی کە گوسەرێش بدرێ مدام مەسەن دەوت شەوەیدا چ شەوەی لا 2 مانگێک یا 50 شەوێک ئەمە شیری خڕەکەین لە دیەکەی لە چ وەرزێکدا لە وەرزی بەهار تقریبان مانگونیوێک بەهار بە وڵاترە مە دەتوانین هەتا ئەوەی کە جەماعەت دەڕوا بۆ چۆستانێ ئەمە شیری وەردەگرین 3 نەفەر دەو مدەتێک ئەمە و کارگامان هەیە بە تۆری یانی شەبان ڕوز دەوێت کارە دەکەن هەم کارافەرینێکە هەم بەوەی کە بتوانین بنێوێکی ماسۆ چونگە نێوێکی هەم لە هەموو بوارەکاندا ماسۆ الحەمدولیلا نێوەکەی سەرکەوتووە دەمان هەوێ بڕندێک بنێ و ماسۆ دەستی پرۆژەدامان تحویل داوە کە ئینشاءالله هەز وەختێکی مزەیزەکەی ویشمان بۆ بێتەوە بنێ و پەنیری سفندی گوسفەندی ماسۆ بڕندەکەش و ئینشاءالله دوای پێ نیشان دەدەم کە چ بڕندێکە
ماسوێ دیتمان سێ ماماغای خۆشەویست لێرە لەژێر سێبەر دانیشتون پاڵیان داوەتەوە و بەرامبەر بە شوێنێک کە بە یادی کانیاوی قەدیم وەکو حەوزێکی چکۆلە لێرە سازان کردو کە ئاوی سەرچاوەکەی منتەقەی هومامە دێتەوە ئێرە و بە یادی قەدیم وەکو کانیاو لێرە سازیان کردو لەو بەریشمان دوکانێک دانراوە کە دیوارەکان زۆر بە جوانی بە گوڵە لاولا و ڕازاندۆتەوە ئێستا دەمانەوێت لەگەڵ ماماغا خۆشەویستانە سەبارەت بە ئاوایی ماسوێ و مێژووی ماسوێ و ڕابواردنی ژیانی خوانە لێرە قسام بکەین سلااو لێ بە مامەجان سلامت بشله باشش کور سلامەتی خالی رازی بیش حەمەتی زیاد بمەمنون مامەجان خۆتان دەناسێنن من قادی ئەلیاسی خەڵکی ماشوم چێتان پێ دەڵێن مامە قادرجان ماڵە چێتان پێ ماڵە حاجی برایمی تەمەن و چەندە مامە تەمەنم 81 وای بە زیاد بێختا تەمەن درێژ و لە ساغ بن ئینشەڵڵا وەلە دیێرە نەمامەجان نەوەڵا وەلەدی وزندەرێم ئاوای وزندەرێ سەر بە شاری مەهاباد باڵێ وەڵا ئەوای وزندەرێ سەر بە شاری مەهاباد چەند ساڵ هاتوونێرە مامە تقریبان 62 ساڵ 3 ساڵ هاتوومێرە چۆن بوو هاتنێرە مامە وەڵام ماڵە خاڵمان لێرە بوو بە هاتوو شوێ تێکەڵاویمان دەگەڵ ماڵە خاڵم هات شوێن دەکرد بە وەسیلەیوان هاتی نێرە تقریبان تەمەن و 17 ساڵ بۆ کە هاتوون لە ئاوای ماسوێ گرساونەوە لە هاتوون لێرە گەیشتاوینەوە مامە قادرە دەم کەنگۆ هاتن ئاوای ماسوێ چەند ماڵ دەبوو بەخڵای هەر تقریبان 50 ماڵک دەبوو ئەلان زیادی کرد 120 ماڵ ئەلحان ئەرەوەڵان 120 ماڵە مامە ئەو ماڵانەی کە ئەو دەم لێرە بوون لەبیرتان ماوە ماڵەچیان پێدەکوتن ئەرێوەڵای 5 ساڵان ڕژیمێر باب و ڕەحەتی گۆڕا ئەوجا ڕۆین خەلاز بوو ڕۆین خەلاز وەلعانیش ماڵەکەەوەی لێرەیە هەر لێرەیدی زۆر باشە مامە قادرجان دەست و چاو خۆش بێ عەرەبی با بچینە لای ماماغای مامەجان چۆنی ڕستی بێ باشیش کوور سلامەتی بە کەیفی بەڕستی بگەڕ بەڕۆی سوورەوە بگەڕە ئینشاء الله مەرحەمەتی زیاد بە مەمنونە مامەجان خۆت دەناسێنی ئارێ وەڵڵا ڕەحمان نەزاکەتی بەڵێ مامە ڕەحمان چێتان پێ دەڵێن لە نێو ئاوای دامە خانەی تەمەن چەندە مامە ڕەحمانجان ئەمەن هەفتە خدای بە زیاد یا خدای هەر تەمەن درێژ و لە ساغ بن ئینشاءالله لەگەڵ مامە قادر دۆست و برادەری قەدیمین وایە ئارە وەڵا دۆستاتیمان هەیە خدا لێکوونەکە یا ڕەبی مامەجان وەلەدی ماسوێن ناوەڵا وەلەدی داشتەمری بوو ماڵما هاتە دایما لە دەماشەتی نێرە کەنج هاتنە دایما و کەنج هاتنە ماسوێن زمانی ڕێحەت و ئەربابی زمانی ئاغان ئەگەر هات نێرە تەمەنت چەندە بوو مامە وڵی عەز بەخمەدەکمە هاتی نێرە کەنە تەمەرم 15 ساڵ 17 ساڵانە بوو پس زەماوەند و نەکرد بۆ ناوەڵ لێرەتان زەماوەند کرد ئەمە بێ زەماوەند مامە ئێستا زەماوەندی نەکردۆ پاس بای شەڵاو ساڵ دەینەوە پڵارێکیش دەخۆی ژنی بۆ دەخوازیم بۆ مامە بەڵازم بە پەیداکرد پێم خۆشە دێ ئینشەڵڵا ئینشەڵڵا مامەجان جا بۆمان باس بکە جا دەبێ مامە نەقلیشی خۆش بوو بێ لەگەڵ مامە قادروان مامە قادر بووی باسی کاروبار و شتی خەڵکی کردین ئەنگۆ بۆمان باسی شەونیشینەکان بکەم بزانین لەگەڵ دۆست و بەرادەرەکان لێرە ستان دەکرد وڵای لەگەڵ دۆست و برادەرەکان ئەز بەخمەت دەکەم دادەنیشتن قسەی خۆشمان دەکرد مانە دەفەن شێخیمان دەکرد لە چۆ کۆ دەبوونەوە مامە وڵا زۆر ئەلێرە ئەلێرە لە حەقەدیمەوە لەو شوێنە قەدیمەوە لەو شوێنە ئەوە شوێنی مەسەلەن خڕبوونەوەیە بەڵێ کوێی پێ دەڵێنێرە دوکانی دوماسوە مەلاکەریمی دوکانی مەلاکەریمی مامەجان قەدیم ئێرە چۆن بوو دیارەوە کە نوێ سازکراوە قەدیم چۆن بوو وەڵڵاهی قەدیم ئازی بەخمەت دەکەم 50 ماڵێک دەبوو 56 ماڵێک بوو تا وەختی ڕێتی ڕێژیمی ئاغاوڕەحێتی تێکچوو ئەگەر ڕێژیمی ئاغاوڕەحێتی تێکچوو هەر ئەو کوردە و بابی گوێ بوو ئەو کوردە و بابی گوێ بوو ئەو برا لەو برێژێ بوو وەڵازیێکان بۆ 120 ماڵ زۆر باشە مامە زۆر باشە مامەجان مامە دڵم شەوانە لەگەڵ ڕفێقەکان و لەگەڵ لاوەکانی ئاوای لێ کۆ دەبوونەوە شەوەکانی زستانە بەتایبەت بەخوا پوریجان زۆر تاش لێ خڕدەبووینەوە ئێستاک لێ خڕدەبینەوە گیان هەروە لێو بە بزە بنی شەڵا مامەجان جا بۆمان باس کە بزانین شەوانستان دەکرە و شەوە درێژانی زستانە لە دەوریەکدا دەنیشتن شانی دستانی دەورەیەکدا دەنیشتین ئەگەر عەز بەخمەت دەکەم دوکان جێبا لە دوکان خڕدەبووین نووسین مزگەوت خڕدەبووینەوە دەی لە نێو مزگەوتستان دەکرد مامەجان ئۆنای قسەمان دەکرد وەختی دە پەنجمان دەکرد و مێژمان دەکرد و ئەز بەخمەت دەکەم هەر ئاوا دادەنیشتین قسە مزگەوت بە قسەی ناعەز نابێ مامە ڕەحمانجان لێرە فەقیشی لێ بووە ئارە وەڵڵا دەی زۆر باشە ئەگەوا ببیت و نەقڵ و بەسەراتێکی خۆشتان لەگەڵ فەقیان بۆ بجێڕەوە ئەز بەخمەت دەکەم بە خوڵای فەقیەکان دادەنیشتین ئەگەر لە مەتالعی خراس دەبوون دادەنیشتمانەکە بیلامانە وانێکمان دەکرد بابە بەبێ کوورەی دانی
كل دادني يشك أو ده كده يشك فرس لبسي أو ما شيء داود ما شيء يكولان هبو ما شيء كولان في خان ده كده خورمس أو يدان يشك ما ده كده وانك معمور دهات وجسو شوني كاكا يخلا بخيري باب المرد تصورش خوش بيه داكم مرد تصورش خوش بيه براد مرد تصورش خوش بيه ادنا جها وقف ما في عرش خورمس ده جيلاوه بعد جيلاوه خورم ده وانا عندك بلا منا أقدها والله تصورش مرد ساري في داري كوري قرضاتن أقد تصورش دمرد داري كوري قرضات توز خورا كان داري أبو كوري أبو داري ما عندسو ئەو خۆڵە مێشانە بەسارد و چاوی لا والله أنا ولا مخون داري تسوي ده زاد چی دەکرد مامە عشان ذكر هذا صار موليتي تسوي ده ما كده بزم ده أنا بابا عمد زيل ده كم بشتن يستلق فلان را بلا مانع ده ناس سري بشتن كان ده باغلي فقه كدنا لا ما نشان بلا سر عيان تسلي في الكابل يفقه ترضبوا ئەوە لە شۆخی جەفەنگە خۆشەکانی دەورانی مامە ڕەحمان و وان بووە هەر خۆش بن ئینشەڵڵا مامە ڕەحمان گیان دەست و چاوە خۆش بارە چۆما و ڕووبارێک کە هەر لە شاخەکانی ئاوایی ماسوێ سەرچاوە دەگرێت و بە قراغ ئاوایی دادێ بۆتە هۆی ئەوە کە کۆمەڵەدارێکی خۆڕسک و باغ و باغاتێکی یەکجار زۆری لێبێ باغ و باغاتێکە بەرهەمەکانی جۆز و جێلاس و سێو و میوەهایەکی دیکەن. ئاوایە کە خانوبەرەوشتەکەی زۆر ڕێک و پێک و جوان سازکراوە بەڵام هەر لەسەر شێوازی کۆنی خۆی ماوەتەوە و لە پەناوەی داوەکو هەموو ئاوایەکانی دیکەمان خەڵکێکی زۆر خێنگەرم و میوانگری هەیە بەڕاستی ناخۆشترین کات و ساتەکانی ئێمە لە ئاوایی ئەو دەمانەیە کە دەمان هەوێ ماڵاوایی لەو خەڵکە خۆشەویست و ئازیزە بکەین چون بەڕاستی گەلێکمان بیرەوەری خۆش لەو ئاوایە و لە ڕابواردنی ئەو ڕۆژانە لە ئاوایی دەمێنێتەوە بەڵام ناچارینی وەکو هەموو ڕۆژەکانی دیکە ماڵاوایی لە خەڵکی ئاوایی ماسوێ دەکەین و ماڵاوایی لە ئێوە خۆشەویستان و ئازیزان دەکەین و تاکانگەی ژیانێکی دیکە خوددا ئاگاداری هەموو لایەکتان بێت.